سڵاوتان لەبێت چاوەڕوان مەحموودم لە شار پرێسەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم سەرەتاش ناونیشانەکان. دادگای فیدراڵی عێراق ئەو یاسایی هەرێمی ڕەت کردەوە کە مافی سکاڵاکردن دەداتە ژنی یەکەم لە کاتێکدا مێردەکەی ژنی دووەمی بەسەردا بهێنێت. لە ماوەی 11 مانگی ڕابردوودا 54 حاڵەتی توشبوون بە ئایدز لە هەرێمی کوردستان تۆمار کراون. نوێنەری ئەمریکا بۆ کاروباری ئێران ڕایگەیاند ئەگەر هەوڵا دیبلۆماسیەکان لەگەڵ ئێران سەرکەوتوو نەبوون ئەوە بژاردەی سەربازی بەردەستە. پەنجاو حاڵەتی توشبوون بە ئایدز لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. وەزیری تەندروستیش دەڵێت لە 11 مانگی ڕابردوودا زیاتر لە 500 پشکنینی نەخۆشیەکە ئەنجام درراوە. لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی ئایدز سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد لە ماوەی 11 مانگی ڕابردوودا 538 پشکنینی ئایدز لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە و لەو ژمارەیەش 54 حاڵەتی توشبوون تۆمار کراون. وتیشی 40 حاڵەتیان بیانی بوون و ئەوانی تریش عێراقی بوون. ئایدز واتە لاوازی و نەمانی بەرگری لەش نەخۆشیێکی درێژخایەنی ترسناکە و تا ئێستا چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەدۆزراوەتەوە و بە بێدەنگی سیستەمی بەرگری توشبووەکە لە ناو دەبات. پێچەوانەی ڕێنمایی و بڕیارەکانی حکوومەتی هەرێم 83 ئۆتۆمبیل لە پەروێزخانەوە هێنراونەتە هەرێم و دەواازەکەش دەڵێت بە ئاگاداری وەزارەتی ناوخۆ و دارایی بووە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سکاڵا لەسەر هێنانە ژوورەوەی 83 ئۆتۆمبیلی مۆدێل 2019 لە دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان تۆمار دەکات. دەواازەکەش دەڵێت بە ئاگاداری وەزارەتی ناوخۆ و دارایی بووە. کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند هێنانە ژوورەوەی ئەو ئۆتۆمبیلانە نایاساییە چونکە بە بڕیاری وەزارەتی ناوخۆ ناکرێت لە دوای یەکی یانزەوە ڕێگە بە هاتنە ژوورەوەی ئۆتۆمبیلی مۆدێل نزم بدرێت، بەڵام ئەم ئۆتۆمبیلانە دوای ئەو ڕێکەوتنە داخل کراون. لە بەرامبەریشدا عەباس ئیسماعیل بەڕێوەبەری دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان دەڵێت ئەو ئۆتۆمبیلانە بە شێوەیەکی فەرمی داخل کراون و ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی دارایی و بەڕێوەبەرایەتی گشتی گومرگیان هەیە. ئەمەش لە کاتێکدایە بە پێی یاسایەک وەزارەتی ناوخۆ هاوردەکردنی ئۆتۆمبیلی مۆدێل خوار 2020 قەدەغە کردووە و نابێت لە دەواازەکانەوە داخل بکرێن. دادگای فیدراڵی عێراق ئەو یاسایی هەرێمی ڕەت کردەوە کە مافی سکاڵاکردن دەداتە ژنی یەکەم لە کاتێکدا مێردەکەی ژنی دووەمی بەسەردا بهێنێت. بە گوێرەی نووسراوێکی فەرمی دادگای فیدراڵی عێراق ئاماژە بەوە کراوە یاسای باری کەسی بە گوێرەی مادەی 18 لە یاسای ژمارە 15 ساڵی 2008 لە هەرێمی کوردستان کا پرسی فرژنی دەگرێتەوە لەگەڵ دەستوری هەمیشەی عێراقدا ناگونجێت. بە گوێرەی نووسراوەکەی دادگای فیدراڵی عێراق مادەی 18 لە یاسای 15 کارکردن با بڕگەی پێنجەمی مادەی 40 یاسای باری کەسی ڕادەگرێت و بەم جۆرە هەموار دەکرێتەوە کە هەر پیاوێک جگە لە ژنی یەکەمی ژنێکی دیکە بهێنێت ژنی یەکەمی مافی نییە داوای جیابوونەوە بکات. ئەوەش لە کاتێکدایە بەپێی ئەو یاسایەکە هەرێم کاری پێدەکات لە کاتی هێنانی ژنی دووەم لەلایەن پیاوەوە ژنی یەکەم مافی سکاڵای هەیە و دەتوانێت داوای جیابوونەوە بکات. نوێنەری ئەمریکا بۆ کاروباری ئێران ڕایگەیاند ئەگەر هەوڵە دیبلۆماسیەکان لەگەڵ ئێران سەرکەوتوو نەبوون ئەوە بژاردەی سەربازی بەردەستە. ڕۆبێرت مالی نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران لە لێدوانێکدا بۆ گۆڤاری فۆرم پۆلیس ڕایگەیاندووە لە ئەگەری شکستی هەوڵە دیبلۆماسیەکان و سزاکانی وڵاتان بۆ ڕێگرتن لە دەستڕاگەشتنی ئێران بە چەکی ئەتۆمی بژاردەی سەربازی دژی ئەو وڵاتە بەردەستە. نوێنەرەکەی ئەمریکا ئاشکراشی کردووە وڵاتەکەی ئاگادارە ئێران تا دروستکردنی چەکی ئەتۆمی مەودایەکی ئەو تۆی نەماوە و هەرچی زووە دەبێت ئەم چالاکیانی ڕابگرێت. ئەمەش لە کاتێکدایە پێشتریش ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لە لێدوانێکدا بە کەناڵی CNN ڕاگەیاند بوو ئێران هەمیشە پەنجەی تۆمەت بۆ ئەمریکا و ئەوروپا بۆ تەشەنەکردنی خۆپیشاندان و ئاڵۆزیەکان لە وڵاتەکەیدا ڕادەکێشێت. ئەمەش هەڵەیەکی گەورەیە دەیکات و ناکرێت وەڵامی خواستەکانی خەڵکی بەم شێوەیە بدرێتەوە و لەگەڵ ئەمانشدا چالاکی ئەتۆمیەکانیشی پەرە پێ بدات. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.